بیرکردنەوەی فەلسەفیانە بە ئاوردانەوە لە مێژووی فەلسەفە. وەک دەڵێن مێژووی فەلسەفە مێژووی ئەندێشەکان نییە، بەڵکو مێژووی چۆنیەتی بیرکردنەوەیە. پرسیار ئەوەیە، بیرکردنەوە کە وەک تایبەتمەندیەکی جیاوازی مرۆڤ ڕەچاو دەکرێت چۆن ڕوودەدات؟ بیرکردنەوەی فەلسەفیانە چۆنە و چ تایبەتمەندیەکی هەیە؟ ئێمە وەک مرۆڤ چۆن و بەپێی چ مکانیزمێک جیهانی دەوروبەرمان بۆ خۆمان وەردەگێڕین؟ پردی پەیوەندی نێوان زەینی ئێمە و جیهانی دەرەکی چییە؟ لەم خولەدا هەوڵ دەدەین بەستێنێک بۆ وتووێژ لەسەر ئەو چەشنە پرسانە چێ بکەین و هەلێک بۆ بیرکردنەوەیەکی فەلسەفیانە بڕەخسێنین.